باری ئابووری هەرێمی کوردستان وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی ناچار کردووە داوای کەمکردنەوەی نرخی ئەو خزمەتگوزاریانە بکەن کە لەلایەن کەرتی تایبەتەوە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێن. دوای ئەوەی وەزارەتی گواستنەوە بڕیاریدا بە کەمکردنەوەی نرخی ئینتەرنێت، وەزارەتی تەندروستیش داوا لە کەرتی تایبەت دەکات نرخی خزمەتگوزاریە تەندروستیەکان کەم بکەنەوە و خەیرانی دارایی و خراپی باری گوزەرانی هاوڵاتیان ڕەچاو بکەن. داواکارین لە کۆمپانیەکانی بواری تەندروستی لەم ساڵدا هەروەکو چۆن لە ساڵانی پێشوودا پشوو درێژ بوون و خۆڕاگر بوون بەرامبەر ئێمە و بەرامبەر قەرزەکانیان لەم ساڵیشدا هاوکارمان بن لە جێبەجێکردنی پلانەکانی وەزارەتی تەندروستی. ناردنی دەرمان لەلایەن بەغداوە بۆ هەرێم یەکێکی ترە لە کێشەکانی نێوانیان. باوتەی بەرپرسانی تەندروستی هەرێم لە ئێستادا بەغدا لە سەدا 35 بۆ 40 دەرمان ڕەوانەی هەرێم دەکات. ئەوەش بۆتەوەی کەمبوونەوەی دەرمان لە کەرتی گشتیدا و بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی ناچار کردووە بۆکردنی دەرمان ڕوو لە کەرتی تایبەت بکەن. لەم ساڵدا ئێمە نرخەکان دەخینە سەر پاکەتی دەرمانەکان بۆ ئەوەی زانراوە بێ لە لای هاوڵاتی کاتی دەرمانێک دەکڕێت لەسەری نووسراوە بە چەندە بۆ ئەوەی دەرمانخانەکان نەتوانن بە ئارەزوی خۆیان دەرمان بفرۆشن. لە هاوکار داواشمان لە سندیکاکان کردووە کە ئەوانیش لەو بارودۆخە تایبەتەدا هاوکار بن. باوتەی سەرۆکی لێژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق دوای ئەوەی بەدواداچوونیان بۆ کەمی ناردنی دەرمان کردووە لە بەغدا بۆ هەرێم، وەزارەتی تەندروستی عێراق بڕیاری داوە لەم ساڵەوە ڕێژەی ناردنی دەرمان بۆ هەرێمی کوردستان زیاد بکات. ڕێژەی دەرمان سەداسەد دێتە هەرێمی کوردستان و ئەمژی وام بەردەوام متابعە و دیفچۆنی ئەو مۆزوع دەکەین و ئەو لاوازی و ئەو کێماسی ئەو ساڵی ڕابردوو چێ بۆی ئەم ساڵە 2016 هەمووی تجاوز دێتەکردن و ئەس سوزێت دەما ترێکا قەناتەوەدا ترێکا کەناڵەوەدا و ئەم بەردەوام متابعەی مۆزوعی دکەین. زگە لە کەمی و گرانبوونی نرخی دەرمان لە هەرێمی کوردستاندا جیاوازی نرخی دەرمان لە دەرمانخانەیەکەوە بۆ دەرمانخانەیەکی تر هەیە و ئەوە ژوای لە وەزارەتی تەندروستی هەرێم کرد پرۆژەیەک بۆی خستنی نرخی دەرمان ڕابگەێنێ و کە لە ئێستادا پرۆژەکە تەواو کراوە و لیستی ناوی زیاتر لە 1000 جۆری دەرمان دیاری کراوە. خزمەتگوزاری تەندروستی کە سەعری کەم بکرێتەوە. ئێمە دەزانین ئێستا لە قەیرانێکی دارین و ئەو قەیرانە ڕۆژ بە ڕۆژ گوشاری زۆرتر دێخیتە سەر حکوومەت و سەر هاوڵاتیان. پێویستە وەکو قەرارێک لە وەزارەتی تەندروستی یان ئەنجومەن وەزیران ئەو قەرارە دەربچی کە قووەتی جێبەجێکردنی هەبی و نەبیتە شتێکی اختیاری بەنسبەت ئەو خزمەتگوزاریەی. باوتەی بەرپرسانی تەندروستی هەرێمی کوردستان هەرچەندە بەوەی قەیرانی داراییەوە لە ئێستادا پرۆژەکانی کەرتی تەندروستی ڕاگیراون، بەڵام خزمەتگوزاریە تەندروستیەکان بەردەوام بوون و لەم ساڵیشدا بەردەوام دەبێت. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.